دانیشتوانی کۆیە 27 ساڵ بەر لە ئێستا لە دوای ڕانیە و سلێمانی و بازیان ڕاپەڕینیان دژ بە ڕژێمی بەعز ئەنجامدا. نۆی ئازار سەرجەم دام و دەستگاکانی بەعز لە قەزاکە پاکرایەوە تا درەنگانێکی شەو خەڵکی شارەکە و پێشمەرگا بۆەوە دەرنانی ڕژێم شەڕیان کرد. ئێمە لە شار بووین، ماڵمان لە گردی بوو، لە لای منەزەمەکە بووین، زۆر دوور نەبووین. لە دوایش کە پێشمەرگە زیاتر هاتە پێش و ئەوە بوو، یەکسەر گەڕەکەی ئێمە هجوومیان کرد بۆ ناو منەزەمە و بۆ ناو جەیشەکە. وەڵای اینجا بڵێم چۆنیان ڕاون، وڵای خەڵکەکە لە پێش پێشمەرگەوە ڕاوینان، خەڵکە لە پێش جەیشەکەی کە هات برین کە پێشمەرگە هات عالەمەکە زیاتر پێی خۆش بە عالەمەکە هەتاوە چنە ئێوارێ ئەو ئامریەی کۆیە ئەوە قەوەتێکی زۆری لێبوو. وڵا هەمووی بە خەڵک و بە پێشمەرگە ڕوخاندیان و ڕۆشتن و هەتا ڕۆژ ئاوا جێژ لە کۆیە نەما. یەکەم ڕۆژی ڕاپەڕینی کۆیە بوو سعات 7 بەیانی پێشمەرگە داخلی کۆیە بیتن کاک دشات ها لە دەرکەی بەیدا هیچ کەشی لەگەر بوو لەسەر بانیمە شەڕیان کرد لەگەم منەزەمەی کۆیە بوو ئێستا نەگیرا بوو ئەوان کەلیاندا سپۆتیان پێکرد منەزەمەیان گرت بەس هاولێکی هاویشتە سەر بانیمە لە کۆرانەیمە تەقریبا 8 کەس بریندار بوو. لە ڕاپەڕینەکەی کۆیەدا 52 هاوڵاتی لە بەرەنگاربوونەوەی ڕژێمی بەعز بریندار بوون. هەل تەنیا لەم کۆڵان 8 کەس بە هاوان لێیاندا بڕێ لە کۆڵانەکە. دڵشاد ئەحمەد کە پێشمەرگەی بزوتنەوەی ئیسلامی ئەو کات بووە و بەشداری ڕاپەڕینی کردووە باز لە دەستپێکی ڕاپەڕینی قەزاکە دەکات و دەڵێت لەگەڵ هاوڕێکانیان ڕۆڵی سەرەکیان لە ڕووبەڕووبوونەوەی بەعزدا بینیوە. یەکەمین ڕۆژی ئینتفازەکە ڕاپەڕینەکە دیارمە لێرە چەوچێکم پەیدا کردبوو ئاگادارکردنەوە کە سبینەکە ئینتفازەش لێرە دەبێت. ئێرە ماڵیمان بۆی پشتمەوە دیارەستەکراوە بە مزگەوت ئێوارەکەی هاتمە ئێرە قەمسەڵەیەکم پێ بوو چەکەم لە من شانم ناو و تاقمەکەشم لەناو گولیەک نابوو بۆی خەڵک نەبینە دیارە کاتە حکومەتی بەعسی تەقەشفاتی زۆری هەبوو خەڵکێکی هێزێکی زۆری بەناو شارە بڵاو کردبووە کە چووینە ژوورەوە لە دەرکەماندا و ڕوخسەتماوە چووینە ستاری سەریان لەسەر ستاری سەرەوە ئێمە بڕووی منەزەمە و کاتە زۆربەی قوتەکانی حکومەتی عێراقی بە حەشد بە جەیشی شعبیەوە بە جاشەکان بە ئیستیخبارات بە جەماعەتی منەزەمە هەموو لێکۆ بوون قوتێکی زۆری بێن لێ تەقەمان لێکردن هەتا وەکو نزیک بە سەعات و نیوێک ئەو جاوان ئاگامان لێ بوو لە ستارکەوە تەقەمانێکرد لە پشتە دەرگایەکی و دەرکەوە شکان و ڕۆژ کشانی سەحابیان کە بۆ ناو مەکتەبی ئولا بەداخەوە ئەوانەی کە ئیدارەی وڵاتیان گرتە دەستی قەزیەکەیان لەبیر چۆ قەزیەی کوردایەتی و قەزیەی ئەنفال و چیمیا و ئەو هەموو غەدر و زوڵمەی لەو خەڵکە دەکرا و کە ئینسان مافی هاوڵاتی بوونیشی پێ نەدەدرا. ڕاپەڕین ئەو شۆڕشە جەماوەریەی هاوڵاتیان لە پێناویدا قوربانیاندا و بەرپرسان لەژێر سێبەریدا بوون بە سەرمایەدار و بازرگان. ئەمساڵ کە 27 ساڵ بەسەر ئەو ڕۆژەدا تێدەپەڕێت زۆربەی ئەو ناڕحەتیانەی کە هاوڵاتیان ڕاپەڕینیان لە پێناو ئەنجامدا هێشتا خەڵک بەدەستیانەوە گیرۆدەیە. ڕامیار عوسمان کەناڵی ئاسمانی پەیام کۆیە.